بەیانێکی نوێی ڕوانگەی پەروەردەیی هاتینەوە خزمەت بینەران. ئێمەی کورد هەموو کات دووچاری نەهامەتی و ئاستەنگ بووینەوە بە درێژایی مێژوو، بەڵام هەستی نەتەوایەتی و چیاکان ژێدەری بەردەوامبوونی ئێمە بووینە. داچی کوردان بە کللتوری زارەکی مێژویان گواستۆتەوە بە ئێمە، هەروەها وایان کردووە کە هەستی نەتەوایەتی لە ناخی ئێمە بچێندرێ و لە یاد نەکرێتن. ئێستا ئەرچی وەزارەتی پەروەردە و کەرتی پەروەردەیە ئەم کارێر ئەستۆ بگرێ بە تایبەت لە ناو پرۆگرامەکانی خوێندن. بە ئەم مەبەستا مامۆستا حەسەن سەرتیب جاف بەڕێوەبەری گشتی پرۆگرامەکانی خوێندن لە وەزارەتی پەروەردە میوانمان دەبێ بۆ تاوتێکردنی ئەم بابەتە. مامۆستا زۆر بەخێر بێ. بەیانی بەڕێستان و گشتبینەرانی تەلەڤیزیۆنی پەروەردەی هەولێر باش و خۆش، هیوای تەندروست باشی بۆ مامۆستایان و قوتابیان و سەرپەرشتیاران و ئەوانەی لە پەروەردە و فێرکردن لە کانگای دڵمەوە بۆیان ئەو دوعایان بۆ دەکەم. زۆر سپاس بۆیەوە. زۆر سپاس مامۆستا. مامۆستا حەسەن، هەستی نەتەوایەتی و پرۆگرامەکانی خوێندن بابەتی ئەوڕۆمان دەبێتن. بۆچی گرنگە ڕەهەندی مێژوویی لە پرۆگرامەکانی خوێندن گرنگی پێ بدرێتن؟ خۆتان نەزانن گەلانی ڕەسەن بە چی دەناسنرێ؟ بە مێژوو. ئەگەر هەر گەلە ئەو گەلانی کە بە ڕەسەن حسابن لەسەر لە کۆمەلگای نێودەوڵەتی و سەر گۆی زەوی بە مێژوو دەناسێنرێن. گەلی کوردێکێکە لەو گەلانەی بەڕاستی گەلێکی ڕەسەنە، بە تایبەتی لەم بوقە عەرزەی کە ئێمە تایە ئەژین ئێستاکە کە پێڵەن شەرقی ئەوسەط یا ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئێمە کورد خۆت هەزانی خاوەنی زۆر بووینە لە تەنانەت لە ئەگەر بیریش لێ بکەیتەوە لە ڕووی ئاینەکەیشەوە دەوڵەتمان هەیە، دەوڵەتمانێ 2000 ساڵ بەلە ئێستا دەوڵەت بووە و شوێنمان هەیە بوقع بووە، پاشامان بووە 2000 ساڵ بەلە ئێستا بووە. باشە ئێمە ئەگەر ئەم شانازیانی خۆمان باس نەکەین لە ناو جیهانە، چۆن بەیانی من مۆرکی ئەم ئەرز و خاکەی کە من داوای لێ یەکەم ئێستا تەمەشایکە ئەوەتانی ڕۆژ ئاوە تووشی ئەو هەموو جینۆسایدەوەی بوو. لەبەر چییە؟ لەبەرەوە گەلێکی ڕەسەنین، لەبەرەوەی مێژووی خۆمان هەیە. بەڕاستی شوێنێک هەیە ناوی کوردستانی سووریایە، بەس ئێمە پێڵن کوردستانی ڕۆژ ئاوا. ئەوە خۆتان نەزانن لە ئەتیفاقەکانە چۆن جودا کراوەتەوە، بەڵام ئێمە هەر یەک گەلین. هەر چوار پاچەکەش تەمەشای کە ڕاوەبتەکانمان هەمووی بە یەکۆیە. هەر چونکە گەلی ڕەسەنین ئێمە لە هەر چوار پاچەکە هەمووی بەسراوەتە یەکۆ و خۆتی شەزانی سەربەرزی گەلەکان لە مێژوودا ئەوەیە کە مێژوویەکی جوانی هەیە. گەلی کوردیش دائیمەن مێژوویەکی پرشنگداری بووە. لە ڕۆژە لە ڕۆژان لە هەموو مێژوو تەماشا بکە، قەت ڕۆژە لە ڕۆژان وەکو گەلی کورد لە هیچ شوێنێکە نەمان بینی مێژوویەکی ناشرین پێشانی گەلان بدە. دائیمەن کە دەسەڵاتمان بووە دائیمەن داکۆکیمان کردووە لەسەر کەمینەکان و نەمانویستووە ڕۆژە لە ڕۆژان ئەم کەمینانە ئین بکرێ. لە کاتێکیشا کە دەسەڵاتیشمان نەبووە لە خراپترین ساتەکانی ژیانە بووین، قەت شۆکمەندانە ناوە بۆ توژمنان. شاخەکان شاهێدن و شەهیدەکانشمان شاهێدن کە چی شەهیدمان داوە لەو ڕۆژەوەی کە گەلی کورد ناسراوە بە ناو بە ئەم قومێتی کە لە شەرقی ئەوسەط بڵێن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. مامۆستا حەسەن، تا چەند گرنگە تاوانەکان کە بەرامبەر کورد دەکرێن و ئەنجام دەدرێن لە ناو پرۆگرامەکانی خوێندن بخرێنە ڕوو بۆ نەوەکانمان تا بزانن چیمان بەسەر هاتەوە و چی بەسەر کورد کراوە؟ ئێمە تێڕوانینێکی زۆر جیاوازمان هەیە. زۆر جار هەیە ئێمە دوو کتێبمان هەبوو پێشتر. ئەم کتێبەمان هەبوو پێشتر بە ناوی جینۆسایدی گەلی کورد. دوای گۆڕیمان کتمانە جینۆسایدی گەلی کوردستان. تەمەشاکە بۆیە ئەمەت پێشانەدەم ئەم دوو تێڕوانینە. ئێمە لەگەڵ ئەوان نین باسی تون و تیژەکانی ژیان بکەین بەرامبەر بە گەلی کورد بۆ ئەوەی ئەم جینۆسایدی بەسەر ئێمە کراوە ئەمانەوێ تەجروبەیەکی وەکو یابان بەکاربێنین. بەڕاستی وڵاتێکی وەکو ژاپان تەمەشایکە گەورەترین جینۆسایدی پێکرا لە حربی عالەمیە، بەڵام نەهات ئەمە تەوزیف کا بۆ ئەوەی زەرعی کینە و
شەڕ و ئاژاوە بکات لە ناو کۆمەلگاکەیە بینیتان لە دوای ئەوەی کە کردی بەسەریا مەسەن وڵاتێکی وەکو ئەمریکا بوو بەڵام ئەو نەهات زەرعی ئەوە بکات لە ناو مناڵ نە وای لێ کردە زانی چۆنە بە دۆستی ئەمریکا بۆ ئەوەی بزانێ ئەنزیمە و حکوومەت و شەڕەکان وا ئەکا جینۆساید بەرامبەری تۆ بکرێ وای لێ کردێ پێشکەوتن ئێمە لە ئێراوە هاتوونەتە ئێرە ئێمەش براوەی ئێمە لەم کاتە بە زانستە بێ بایەخدان بە زانست بە پەروەردەی تەندروست بە ئاوادانکردنەوەی وڵات بە شەڕ و ئەگەر ئێمە وەکو گەلی کورد ئێستا کە ئەگەر دەست ببین بۆ چەک نە لە عەرەب زیاترین نە لە فارس زیاترین نە لە تورک زیاترین چەکی قورس لە لای ئەوانە بەڵام چەکی ئێمە ئەگەر زانست بێ ئێمە ئەتوانین لەیان ببینەوە لەوانەیە ئێمە نەتوانین بە شەڕ و ئاژاوە و ئەوە لەبەرەوەی ساڵانێکنەوەن وڵاتن هەموو شتێکیان پێ بەڵام ئێمە هاتین تەوزیفی ئەو جینۆسایدێمان کرد بە چەند نمونەیەک مەسەلەن ڕۆواندا چەند شەڕ و شۆڕتیا بوو بەڵام ئێستا باوەشیان کردو زانستا وازیان لەو شەڕ و شۆڕەهێنا باوەشیان کردە زانستا ئێستا بوونە وڵاتێکی پێشکەوتوو ئەو یابانی کە تۆ ئەیبینی ڕۆژگارێکە بوو لەژێر جینۆساید و شەڕ و هینە وڵاتی داڕمیا بوو یەکێ لە وڵاتە دواکەوتوەکانی ژیان بەڵام ئێستا تەماشاکەچی پێ هات بە ساڵانێک ئەو وڵاتانی تریش ڤێتنام ئەندۆنیسیا مالیزیا خۆتان نەزانن ئیمڕۆ ئێمە هاندانی گەلی خۆمانە ئەدەین بۆ ئەوەی بەزانست ئێمە ئەتوانین سەرکەوین بەسەر ئەم گەلانە بەزانست ئێمە ئەتوانین ڕکابەرێکی زۆر جوان و مێژوو بین و پێشانی دنیای بدەین تەمەشاکە خەڵک ناڵێ هەولێر ئەوەنە قارەمانی تایە نە ئەڵێن ئەوەنە جادەی جوانی تایە ئەوەنە باڵەخانی جوانی تایە ئەوەنە زانست دەیرا پێشکەوتووە ئەوەنە بەندا و پۆند و شتی جوانی تایە خەڵک دێ ئەمە ئەبینێ خەڵک ئەگەر تۆ قارەمانێکشت هەبێ کە ئەوە لە مێشک و هەر قارەمانێک و هەر شەیدێک ئەوە لە وجدانی ئێمە گەلەکەمانە ماوەتەوە بۆ هەر دنیایە بەڵام تۆ ئەتوانی بەس پەیکەرێکی جوانی بۆ بکەی بڵێمە ئەمە یەکێ لە قارەمانەکانە بەڵام زانستەکەی تۆ ئەمڕۆیە کە پێشانی جیهانی ئەدەیت کە تۆ چەند پێشکەوتویت چەند محارەبە ئەکرێت چەند تۆ ئەو هەموو زەختەی لەسەر تۆ ئەکرێ لە جیهانە کە لە دەور و پێشمانە نەک جیهان دەور و پێچمان کە زۆر جارەیە مەتارات لێداخن حەقی ئەوەت نییە تۆ ڕیفراندۆمێ بکەی ڕێگەت لێ ئەگرن موچەت لێ ئەبڕن نەسرێت لێ ئەبڕن محارەبەت ئەکەن تەنها ئەبسەت حقوقی تۆ لە وڵاتە کە قوتەکەتە ئەوشت لێ ئەبڕن هەموو بۆیان بکرێ هەواکەشت لێ ئەبڕن بەڵام تۆ هەر کۆڵنادەی ئەگەیتە ئەو مەرحەلەی ئەتەوێ بڵێ من ملەتێکم هیچم لە ملەتە پێشکەوت و خوازەکان کەمتر نییە لە فکر و لە هەزریش و باوەڕیشمان بە ئاشتی و خۆشی و هەموو ژیانیشەیە بەڵام ئەمەشمان بەسەر کراوە ئەمەشمان باس کردووە ئێمە ئەنفەرمان بەسەر کراوە کیمیاییمان بەسەرا کراوە هەرچی جینۆسایدی خراپێ بەسەر ئێمە کراوە و لایەزالیش ئەوەتان لێ بزانە چیمان پێ ئەکرێ لە ڕۆژ ئاوە بەڵام وە بزانم ئەو ڕۆژانە تێپەڕی گەلی کورد زۆر لەوە ئێستا واعیترە بزانێت مەسلحەتەکانی خۆیە بزانە هەموو گەلێک دائیمەن گلەیمان لەوە هەبوو کە کورد لە یەکتری ناگرین نە بزان لە ناخۆشیەکانە چۆن یەکتری ئەگرین بزانە کوردێکی ئەگەر لە ئەوروپا بێ لە ئەمریکا بێ لە دوورترین وڵاتی گیان بێ بزان چۆن پەرۆشە بۆ ئەوەی ڕۆژ ئاوای بەسەر دێ یا شوێنێکی تەجۆرە چی بەسەر دێ بزانە ئێمە چۆن یەکگرتوو بووین ئەمە جوانترین نمونەیە کە پێشانی هەموو جیهانماندا کە گەلی کورد یەکگەلە و قەتیش لە کاتی نەهامەتەکان و لە کاتی نەکان بس داواکارم ئینشەڵڵا لە هەموو کاتێکە ئێمە هەر یەک بین لەبەرەوەی تا ئەگەینە ئەو وڵاتە پێکمان ئەوەی کە تێگەیشتم ئەوەی کە منیش ڕاستی جینۆسایدی گەلی کوردستان و جینۆسایدەکەی پێشتریشم کە خوێندوێتەوە ڕوئیای وەزارەتی پەروەردە و ڕوئیای ئەوانەی کە پرۆگرام دادنین ڕوئیای بەڕێزشتان بەو شێوەیە دەتوانم بخەمە ڕوو کە زیاتر پەرە بە پێکەوە ژیان دەدەن پەرە بۆ دەدەن کە کەسێکی نەرمونیان دروست بکرێتن لە قوتابخانەکان کە
ڕقی لە نەتەوەکانی تر نەبێ ئەوان لەوان نەیە کە نەتەوەکانی تر بەو شێوەیە کار نەکەن بەڵام ئێمە لە دژی ئەوان بەو شێوە کار دەکەین کە ئێمە هەموو کات ڕێز لە کەمینە و ڕێز لە زۆرینەش دەگرین کە لە دەوروبەری ئێمەیە شتێک وا پێشان نادەین کە مناڵێک دەربچێ مناڵەکە ڕخ و کینە لە دڵیدا هەبێ بەڵام مناڵێکیش پێشکەش دروست دەکەین کە ئاگادار بێت چی بەسەر هاتووە لە ڕابردوو ئایا ئەوەی کە بەو شێوەیە کە باس کراوە هیچ پەیوەندێک هەیە کە باسی یابانت کرد لە مابینی کونسڵخانەی یابان و ئەو کەسانێک کە بەرپرسن لە پەروەردە لە یابان لەگەڵ وەزارەتی پەروەردە بۆ زیاتر باشترکردنی ئەو پەرتوکانەی کە باس لە جینۆساید و باس لە ئەو شتانە دەکات کە بەسەر کورد هاتووە حقت ئێمە کاری زۆرمان کرد لەو بابەتە لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە یەکێک لەوانەی کە منیش لەو کابینە دەست بەکار بووم یەکەم هەنگاوەکانمان ئەوە بوو ئێمە لە ڕێگەی ڕێکخراوی کاپنی نێودەوڵەتی لەگەڵ ڕێکخراوێکی تەعایشی عێراقیش هەیە ئێمە ئەمانە هەمووی گردووە لە خۆی هەموو پێکاتەکان یەکەم ڕۆژێمە کە کۆبنەوەمان لەگەڵە نەکردوتمان فەرمونون چیتانەوێ با ئێمە ئیمانی مطلقمان هەیە بەوەی کە مافی پێکاتەکان و ئاینەکان لەم وڵاتی ئێمە پارێزراو بێ چونکە ئێمە خۆمان ئیمانمان بەمە هەیە گەلی کورد ئیمانی بەمە هەیە هەر گەلی کورد ئەمە لە لای مەرفوز نییە بژی لەگەڵ مەسیحیەکایە لەگەڵ کاکەیەکایە لەگەڵ یەزیدیەکایە لەگەڵینەکە وەکو گەل ئێمە ئەوەنە مشکمان هیچ شتێک نەبووە تەنانەتی سا ڕنگدانەوەی سونە و شیعە لە هەر وڵاتێکا بێت بووەتە سەبەبی تێکدانی ئەو وڵاتە بەڵام لای ئێمە سونیشمانێ و شیعەشمانێ قەت ڕۆژە لە ڕۆژان کوردی لە ڕوانگای کورد و هیچ کێشێک نەبووە و نایشزانی سە تۆ لەم هەولێرە ڕێکێک نازانی سونێ و کێ شیعەیە مالە لەم شیعەشی تایە و سونەشی تایە و نەبووەتە کێشە لە لای ئێمە چونکە کورد تێڕوانینی کورد بۆ ئاین بۆ ئەو کەمەنەتەوایانی کە لە لێرە ئەژی تێڕوانێکی زۆر زۆر جیاوازە ئیمانمان بەوەیە ڕۆژە لە ڕۆژان ئێمە جینۆسایدمان بەسەرا کراوە لەبەرەوەی لە عێراق و کەمینە حساب کراوین زۆرجا ئەوە تا ئیدعاکەن کە ئێمە ئیسلام نین مالعلم چ گەلێکەیە بەقەدەر کورد ئیسلام بێ بەڵام من کە لە سووریا داوا ئەەکەم کە ئەوان لە چاو عەرەبا کەمینەترن کەمترن لەوە هەرچەنە کوردی ڕەسەنی منطقەن کە ئەوان ئەو ئیدعاەکەن ئەگەر من لەوێ داوای حقوقی ئەوێ یەکەم ئەبێ منیش ئەوەی لە بەردەستمایە کە خۆی بە کەمینە ئەزانێ ئەبێ مافەکەی پێ بدەم چونکە من ئیمانمە لە سونگی ئەوەی کە من ئیمانم بەو بابەتە هەیە ئێمە هەموو دانیشتین لەگەڵ هەموو کەمینەکان هەموو ئاینەکان دانیشتین وتمان فەرمونون ئێوە چیتان ئەوێ لەو پرۆگرامانی ئێمە جێگەی بکەنەوە بۆ ئێوە هەمووی هاتن بەشتی زۆر بەسیط ئێمە لەبەرەوەی کتێبەکان مراعاتی ئەومان کردووە چی شتێک ئەوەی کە بدا لەوەتر ئێمە خۆشە ئەگەر باسی مێژوویەکیش بکەین بە خۆشەویستیوە باسی ئەو مێژوو ئەەکەین لەبەرەوەی من نامانەوێ منداڵ بەرە و تون و تویژی ببین ئێمە ئەمانەوێ منداڵ ئەگەر شتێکیش بەسەر ئێمە هاتووە وەکو مێژوو بیزانێت چی بەسەرا هاتووە بەڵام ئەو بابەتە تۆزیف بکەین بۆ ئەوەی بتوانین لە پەروەردە و فێرکردنە ئەو منداڵێکی منە ڕۆبێت بۆ ئەوەی بتوانێ ئەم منداڵە بۆ دوا ڕۆژی خۆی ئیش بکە تۆ ئەگەر بیر لە خۆت کەرەوە ئەگەر بە تووڕەیی مۆزوعێ باس بکەی ئەگەر بەهێمنی باسی مۆزوعێ بکەی خۆ هەردووکی هەر یەک مۆزوع بدەدەسیوە ئەبینی ئەو مرۆڤە بە تووڕەیەکە زۆر غەڵەتەکە زۆر بە سەهوە ئەڕوا بەڵام ئەوەی ئەگەر لەسەر خۆی کارەکانەکە تەماشایکە زۆر جوانبیری لێ ئەکاتەوە و ئەتوانێت ئەو کارە بگەێنێتە ئەو شوێنەی کە خۆی ئەوێ بگێتە ئامانجەکەی خۆی ئێمەش ئەمانەوێ ملەتی ئێمە ملەتێکی تووڕە نەبێ ملەتێک بێت زۆر بەهێمنی بیر بکاتەوە لەبەر ئەوەی ئەوانەی بەهێمنی بیرەکەنەوە جوانیش بیرەکەنەوە زۆر بە ئاسانیش ئەگەنە ئامانجەکەی خۆیان و ئێمە هەموویمان بان کردووە تۆ بەسیترین نمونە وەختی خۆی
کە یەکێ لە ئەترازەکان ئەوە بوو مەسەلەن ئەڵێن جینۆسایدی گەلی کورد جینۆسایدی گەلی کورد ئەوانی کە داوایانە کرد ئەڵێن مەسیحەکان مەسەلەن ئەوانی کە لێرا بوون هەندێک تورکمانمانێ ئەڵێ کاکە ئێمە شەهیدمان داوە لە شۆڕشەکانی گەلی کووردا لە شۆڕشی ئەیلول لە شۆڕشی گوڵان لە شۆڕشەکانی ترا هەمووی شەهیدمان داوە ئێمە لەگەڵ ئێوە کاتێک کە ئەنفال کراوە گوێیان نەداوە لەوەی کە کامە مەسیحیە و کامە نازانم تورکمان لەسەر کاتێک کە کیمیاوی دراوە لە هەڵەبجە خەڵکی تریشی تیا بووە یا لە مەسەلەن لە گەرمیان و لە منتەقەکان و لە بارزان و لە ئەمە خەڵکی تریش ئەین بووە شەهیدەیە ڕاستی شەکەن بیسم مەسیحەکانی شەقڵاوەزانم شەهیدیشان زۆرە لە ئەو بابەتە و شاهێتە خۆ مەقبەرەکان خۆ هەڵا گیرێت کە شەهیدیانەوە تانێ وەزارەتی شەیدان ئەڵێ بۆ مەسەلەن باسی جینۆسایدی گەلی کورد بکەیت وتم چیتانەوەتیان جینۆسایدی گەلی کوردستان بیکەنە کوردستان لەبەری کوردستان هەمومان شمولەکە گشتگیرترە و لەوەین بکرێ بۆیانمان کردە جینۆسایدی گەلی کوردستان ئەبسەد حقوق ئەوەتانێ بۆیانمان کردە جینۆسایدی گەلی کوردستان بۆ ئەوەی کە بزانن ئەم پێکاتانە لە لای ئێمە ئەم ئاینانە لە لای ئێمە زۆر زۆر گرنگن لەبەرەوەی کوردستان جوانە بەو هەموو ڕەنگەوە بەو هەموو دەمچاوە جوانەوە من ئەچمە عین کاوە هیچ مشکلێکم نییە با شارێکی مەسیحی بێ مەسیحیەکە دێت لەگەڵ منە لە دایرەکەی منە دانیشێت مۆزەفە لە لای من بەڵکو لەوانەیە زۆر ئەو مخلصتر بێ لە من بۆ وڵاتەکە ئەگەر لە زۆر شتا عینی بکەیت ئەم بابەتە ئێمە کۆتاییمان پێهێناوە ئیمان لە ئیمانێکی قوڵی خۆمانەوە ئەم بابەتە ئێمە هیچ کێشەیەک لەم وڵاتە دروست ناکرێ با من و مەسیحیەک و تورکمانێک و ئەوانەی کە لەوەیە ئەو ئاینانێش لەوێ دەستخینە ناو دەستی یەکتری وڵات ئاوەدان بکەینەوە خۆ ئەگەر فەردێکی کەسێکی مەسیحی ئالەم شارا بێ ئەگەر بەیانی ئەگەر مەشروعێکی جوانی هەبێ وڵاتی پێجوانە بێت هەمومان استفادەی لەکەین هەر چۆن ئەوەی ئەمەکەی تریش کە ئەیکات ئیسلامەکەی شێکایە مەسەلەن دینەکانی تریشێکە یا بێرمەندێکی ئەگەر بێرمەندێکی کاکەی یا یەزیدی یا مەسەلەن هەر یەکێک لەو دینەکانی تر بێ کاتەکانی تر بێ ئەگەر شتێکی جوان دروستکە لەم وڵاتە خۆ هەمومان استیفادەی لەکەین ئەچونکە ئەم خۆشبەختانە کورد ئەم تۆقی بڕیە ئەمە هیچ لای مشکیلە نەبوو ڕۆژە لە ڕۆژان قەت ڕۆژە لە ڕۆژان کورد لەسەر ئەساسی ئاین لەسەر ئەساسی نەتەوە جینۆسایدی هیچ گەلێکی تری نەکردووە قەت ڕۆژە لە ڕۆژان لەبەرەوەی کەس نییە بەقەدەر کورد جینۆسایدی بەسەر کرابێت ئەی باشە ئەگەر من سوود لە وەرەوەر نەگرم ڕۆژە لە ڕۆژان ئەو دەسڵاتدارانەی کە جینۆسایدی منی کردێ ئەی من کەی سوود لەوە وەربگرم ئەوەش حەقی بەسەر منێ من ڕۆژە لە ڕۆژان لەسەر مافەکەی خۆم داوای مافی خۆمم کردووە جینۆساید کراوە ئێستا ئەوەی کە کەمینەیە لە وڵاتی ئێمە لە هەرێمی کوردستانە ئێمە بین هەمان چت بکەینەوە هەر ئەوخۆی گەورەش مۆفەقمان ناکا لەوێن بێت لەبەرەوەی ئێمە بەڕاستی گەلێکین ئیمانمان بە فرەنەتەوەی هەیە ئیمانمان بە فرە ئاینی هەیە ئیمانمان بە مافی گەلان هەیە وا بزانم گەلانی جیهانیش ئالەمەی ڕۆژ ئاوا تێگەیشتن وا بزانم پشگیریەکانی گەلانی جیهان ئێستا دەرکەوتووە کە کورد چینەتەوەیەکە لە ڕۆژڵاتی ناوەڕاست و ئەتوانم بڵم زۆر جارێ لە ئینەکانە باسەکرێن ئەڵێن جوانترین نەتەوە کە دیفاع لە مافەکانی خۆیشی ئەکا بە جوانترین شێوازە و یەکێکە لەو گەلانیش کە لە ڕۆژڵاتی ناوەڕاست ئامرازی ئاشتیە یەکێکە لەوانەی کە دائیمەن داوای ئاشتیەکە قەت ڕۆژە لە ژۆن هەروەکو لەم ڕۆژانە جەنابی سەرۆک بەرزانی یەکێکەوەی وتی قەت حەزم لە شەڕ نەکردووە قەت ئەگەر شەڕ نەدێنێتە دەرگاکەم قەت داوای شەڕم لە هیچ نەکردووە بەڵام ئەگەر ڕۆژە لە ڕۆژانیش شەڕ بێتە بەرقاپیمان وەڵا دەیکەین لەبەرەوەی ئەوە حەقێکی خۆمانە ئەگەر بێتە دەرگاکەمان بەڵام قەت حەزمان دایمەن هەر بۆ لای ئاشتی ڕۆشتینە و هەر ویستمانە بە ئاشتی سەرکەوین ئەگەر پرسیارەکەم بە زمانی ئەمڕۆی قسەکردن بکەم کەواتە ئێوەی بەڕێز هەموو کات
هەوڵ دەدەن کە ئەو پەرتوکە ئەپدەیت بکەنەوە. ئەگەر بۆ منمە پێک هاتەیەک هات و داواکارێکی بوو کە شتێک بخێتە ناو ئەو پەرتوکە یان شتێک لە ناو پەرتوکە وەک تازە باس کرد وشەی جینۆسایدی گەلی کورد گۆڕدرا بۆ جینۆسایدی گەلی کوردستان تا گشتتر بێ. شتی وا لە ئارادایە کە مەسەڵەن بۆ منە ئێوە ساڵی داهاتوو یا 2 ساڵی تر لەسەر داواکاری ئەو کەمینانە ئەبدەیتێک یا پەڕێک یا بابەتێک ئیزافە بکەم بۆ ئەو کتابە. ئێمە طبعا ئەبدێتی کتێب ساڵانەیە. ئێمە لەم کابینە ئەتوانی بڵێن ڕۆژانشمان وا لێ کردووە هەر شتێکی جوان خزمەتی گەلەکەی من بکە جوانی بەخشێ بە کوردستان ئێمە ئەیکەی. ئێمە دانیشتوین ئەمانەوێ لە ڕێگەی ئەو کتێبانەوە لە ڕێگەی بابەتی ئەو کتێبانە ئێمە ئەمانەوێ بەڕاستی مرۆڤێکی وشیار و تەندروست و مناڕۆ دروستکەین. بەڕاستی ئێمە نامانەوێ مرۆڤێک دروستکەین لە هیچ شوێنەکە تونوتیژی بەرە بە تونوتیژی بمانبان نەخێر. ئێمە ئەمانەوێ ئەو ڕقوکینە ئەگەر لە دڵی یەکێکشمان نابێ ڕۆژە لە ڕۆژان بێتاقەت ببێ لە وەزعان نە. ئێمە ئەمانەوێ بەهێمنانە بیر بکاتەوە بزانێت چۆن داواکاری و داوای حەقی خۆی ئەکا و دیفاع لە حەقی خۆشی ئەکا. ئێمە ئەممانەوێ مرۆڤێکمانەوێ بەم شێوازە بێ مرۆڤێکم ناوێت دایمەن تووڕە بێ لە سێبەری خۆشی تووڕە بێ نە. ئێمە هەر بۆ ئەوە ئیشمان کردووە بۆ ئەوە کارمان کردووە. ئەو لایەزە لێمە جینۆسای دەکرین بەڵام نە ئیستیش هەرڵێن نە. شیعاری یەکەم بۆ ئێمە دائیمەن هەر ئاشتیە خۆشەویستیە. دائیمەن ئەوە ئەڵێن ئێمە لە ڕێگەی ئەنزیمە و لە ڕێگەی حکوومات و ئێمە ڕژێمەکان و ئێمە جینۆسای دەکرین. ئێمە ناڵین گەلی عەرەب دێ ئێمە جینۆسای دەکا. ئێمە ناڵین گەلی فارس دێ یا تورک دێ نە. ئەوش گەلێکە وەکو من لەوێ حەقی ژیانی هەیە و وا بزانم تەلەڤیزیۆنەکانیشیان دیارە زۆر ئینسانی باششی تایە و ئەبینیت لە ڕێگەی ئەوەوە دان بە حەقەکانە ئەنن. ناکرێت ئەمە تۆ گشتگیری کەی بڵێ عەرەب دوژمنی منەیە فارس دوژمنی منەیە تورک. ئێمە قەت ئێمە لە ڕێگەی سیاسەت و ڕژێمەکانە و ئەنزیمەیە بەڕاستی ئەمانەیە ئەو حکوومەتانەیە ئێمە جینۆسای دەکا. نایەوێت بۆ مەسلحەتی خۆی نایەوێ گەلانی تر بگاتە جێگە. ئینا خۆ تەمەشای بۆ مێژوو تەمەشای عێراقکە. عێراق لەو ڕۆژەوەی کە حەقی کورد نادا بزان چەندێ زەرەری کردووە هەم لە جەسەدی هەم لە پارە. ئیخۆ لە 74 ئەگەر حەقی کوردی بدایە بە تەواوەتی واللهی تووشی شەڕی ئێران و عێراق نەبوو تووشی شەڕی کۆیت نەبوو قەرزار نەبوو. هەمووی ئەمانە لەم بە مروری زەمن تەمەشاکە. ئەگەر حەقی کوردی بدایە تووشی شەڕی ئێران و عێراق نەبوو کە داوای حەقی خۆیە کردو ئەوە ئیتیفاقی نەگریسی جەزائیر. ئەگەر ئەوە نەبووایە شەڕی ئێران و عێراق نەبوو قەرزار نەبوو پەلاماری کۆیت بدا. ئەگەر پەلاماری کۆیتن تووشی حیسار و بەدبەختی بەسەر وڵاتە نەهات. ئەگەر ئەو کۆیتیش نەبووایە و حیسار نەبووایە ئەمریکانە هات کاتێکی تر ئەم وڵاتە داگیرکا و بێتەین. ئەوای لێ هاتە فەرم و قەزەی کوردیش لە شوێنی خۆیەتی خۆ یەکەم ڕۆژ تۆ ئەو هەموو شتت کرد بەرامبەر بە کوردستان. بەڵام کوردستان بەرەو پێش ڕۆژ بەرەو دوانە ڕۆشت. کوردستان پانتایی زیاد بوو کەمتر نەبوو. گەلی کوردیش بە تۆ ناتاوێت و کەس ناتوانێت گەلێک بتاوێنێتەوە لە تەواوی جیهانە. تۆ تەمەشای ئەم بابەتانەکە. ئێمە ئەمانە ئەم هەنگاوانە ئەبێ منداڵی خۆمان تاکی ئێمە وا فێر بکەین فەرموو تۆ بەهێمنانە بیر بکەرەوە بزانە چەند شتی جوانە دەرەکەوێ بزانە هیچ کەسێک ناتوانێت کەس بتانێتەوە. بەڵام ئەو گەلانێشی کە بە تووڕەیی بیرەکەنەوە بە هەڕەشە و گوڕەشە و بە زەربی سیلاح تهدیدی وڵاتان دەکەن بڕوان پێ بکە سەرکەوتوو نابن. کەس نەبوو بە قەوتەرسانی ئەسکەری سەدام حوسێن بەهێز بێ. بەڵام کوا و تەرسانە عێراق چی هەیە نەرمونیانی سەرکەوت سەر دەکەوێتن. مامۆستا حەسەن زۆر گەورەمانت کرد
بە ئامادەبوونت لەو بەرنمەیە و زیاتر ئاشنا بووین بە کتابی جینۆسایدی گەلی کوردستان و بەرەوە ئاشنا بووین بەوەی کە چۆن وەزارەتی پەروەردە و هەروە سێکتەر و کەرتی پەروەردە هەستی نەتەواتی و پرۆگرامەکانی خوێن دەخاتە ناو پرۆگرامەکانی خوێندن دواوتت بۆ بەرنامەکەمان بۆ بینێرانمان چییە لە کورتی جارێکی تر سپاسی جەنابتانەکەم هەر گەش و گەشاوە بێت شاشە جوانەکەی پەروەردەی تەلەڤیزیۆنی پەروەردەی هەولێر و هەر لە ئەم بەرنامەی خۆتانەوە داوا ئەەکەم لە قوتابیان مامۆستایان و سەرپەرشتیارانی ئێمە حەلی ئێمە بەس پەروەردە و فێرکردنە ئەگەر بمانەوێ منافەسەی ئەم گەلانە بکەین لە دەوروپێکی خۆمانە و بمانەوێ ڕکابەرێکی بەهێز بین و باشتر بین لە ئەوان هەر بە پەروەردە و فێرکردن بە فکرێکی مناوڕە و بە هێمنانە بیر بکەینەوە وە لێراوە سڵاو هەزار سڵاو لە شەهیدانی ڕۆژ ئاوا و ئینشاءالله گەلەکەمان سەرەکەوێ لە هەموو بوارەکانە و گەلی ئێمە گەلێکی ئەتوانم بڵم لە شەرقی ئەوسەتا ئێستاکە گەلێکە ئەتوانم بڵم لە هەموو جیهانە یەکێ لەو گەلە خۆشەویستانەیە و دڵنیایشم ئەوە خۆتانی بینن و ڕاگەیاندنەکان دیارە زۆر خۆشەویستە لە لای گەلان لە جێگەی خۆمان کردوتە لە دڵی هەموو گەلانی جیهانە و دیاریشە و ئەگەر ڕۆژە لە ڕۆژان ئێمەش دەسڵاتمان هەبێ دڵنیا بە لەمە خۆشتر و باشتری شەیکەین و ئینشاءالله هەر ئاوادان بێ کوردستان هەر سەرکەوتوو بێ گەلی کورد لە ڕۆژەڵاتی ناوەڕاستە و ئێمەش ئامادەین بۆ هەموو خزمەتێک بتوانین بۆ گەلێکی خۆمان بیکەین و بۆ قوتابیان و مامۆسایان و ئینشاءالله لە فترەیەکی زۆر کەمە پرۆگرامی خوێندن ئەگەینە ئەو ئاستەی کە تموحی گەلەکەمان بێ و زۆر سپاس بۆ بەڕێستان دووبارە سپاس بۆ ئامادەبوونت دەتوانم دواوشە بۆ کۆتایی پێهینانی ئەم بەرنمەیە ئەوە بڵێم کە ڕۆیای وەزارەتی پەروەردە ئەو لەو دوو دێرەدا کورد دەکەمەوە با ئێمە شەڕی ڕق و کینە بە خۆشەویستی بکەین با ئێمە شەڕی درک و داڵ بە گوڵ بکەین سپاس بۆ ئامادەبوونتان بەرامبەر شاشە جوانەکەی تەلەڤیزیۆنی پەروەردەی هەولێر و بەردەوامبوونی ئەم بەرنامانە بە ئامادەبوونی ئێوە بەرداوام دەبێ و سپاس زۆر سپاس